والله هۆکارەکەی ئەوەی نەوتگەم هۆم نامچە کوێسانیانە ساردە بەهۆیەوەی. سۆپای داری ئامادە کردووە و داری پێویستی بڕیوەتەوە بۆ ئەوەی وەرزی زستانی پێ بەڕێ بکات. ئەم دوو وڵاتیەش ئامادەکاری دەکەن بۆ وەرزی سەرمای ئەم ساڵ بەهۆی دابەشنەکردن و گرانی نرخی ناوت بە ناچاری دار دەبڕنەوە. لە سنووری پارێزگای هەڵەبجە تا ئێستا بڕیاری دابەشکردنی نەوتی سپی ماڵان نەدراوە بەهۆی گرانی نرخەکەشی هاوڵاتیانی کەم درامەت ناتوانن نەوتی پێویست بکڕن. من خۆم شخصیم پار تقریبان 4 بەرمیل نەوتم سەرف کردووە. خانوویەکی پاکوتەمیز و خوانێ بڕێ جوانیشم هەیە و کەپسە بەزێکی خانۆکەشی ئەگەر پەرپوتوێنێت لەوە چێ زیاتری چینکە ئەگەر نەوتەکەش نەبێت خەڵک بەرە بێتە ئەم سروشتە جوانێک کوردستان کە چەند ساڵە ئێمە خەریکینی لە هەڵپاچین لە جوانکردی سروشت بەداخەوە خەڵک زۆر پەنای بردووە بۆ دارەبڕنی سەحالی. حکومەت دەستی گرتووە بەسەریا باجێکی زۆری خستکە سەری بەرمێنەوە لە بەغاگە من بڕۆڕێم با بێنمی بەرمێنەوە دەدەمە 120 ئەتوانم بێنمی بە سۆی بەس تۆ سەیتەرێکی داناوە هەر باری ئاسن بۆ دوو گڵاو لێسێن باری ئاسنەکۆنە کە شارەکە پاکەیتەوەی بۆ معاملێکی 6 دروستی کاتوو دوو گڵاو لێسێم شۆم خۆم بیستومە جا تۆ بێ بچیت نەوت بێری وەڵا هەموو بەرمیل لە 100 بەزووی گومرگ بی. بە گوێرەی یاسا بەرکارەکان هەر کەسێک تاوانی سووتاندن یاخود بڕینەوەی داری بەسەردا ساغ بێتەوە سزا مادیەکەی لە نێوان 2 بۆ 6 ملیۆن دینارە ماوەی بەندکردنەکەشی لە نێوان 2 بۆ 3 ساڵ دەبێ. بەڵام داری دارستانە سروشتەکان لە 48,000 دینارەوە بۆ 75,000 دینارە و لە بری هەردارێکیش دەبێت 5 دار بچێنێ. ئەگەر لە 400 داری زیاتر بوو دەبێت دارستانێک دروست بکات و ماوەی 2 ساڵیش خزمەتی بکە. دیارە گرفتەکانی سوتەمەنی هەرگیەک لێکەوتی نابێت کە هاوڵاتی گرفت باجەکەی بە ژینگە و دارستانەکاری هەرێمی کوردستانیش باجێمەدا ئەوەش بە پرسی یەکەم حکوومەتی هەرێمە و کاربەدەستانی حکوومەتی هەرێمن بۆیە تەمەناکەن حکوومەتی هەرێم بیر لە جوانی سروشتی کوردستان بکاتەوە بەرژەوەندیە شخصەکان و ئابوووریەکانە بەلاوخەن گرفتی چارنە و چارەسەر بکەن بەو شێوازەی کە هەیە ئێستا بڵین حکوومەتی عێراقی هاتووەتە سەرخەت کە بەو شێوازە گرفتی نەو چارەسەرکات و سوتەمەنی دابین کە حکوومەتی هەرێمیش ئەو هەنگاوە بنێت و با هاوڵاتی ناچار نابێت دەست بۆ بڕین دارستانەکان بێت و تێکدانی ژیگەی کوردستان. پارێزگای هەڵەبجە پێویستی بە 6 ملیۆن و 500,000 لیتر نەودەیە ساڵانی ڕابردوو لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆی دابین دەکرا. لە ئێستاشدا هیچ بڕیارێک نییە بۆ دابەشکردنی نەوت کێنێن ویستی لێدوانی نوخشەناسی قایمقامی هەڵەبجە وەربگرێت لە سەرکاتی دابەشکردنی نەوت لەو پارێزگایە بەڵام وتی هیچ قسەیەک لەسەر ئەو بابەتە ناکەم. ئەبوو بەکر حوسێن کێنێن پارێزگای هەڵەبجە.